لە سلێمانی چالاکی دیکە ماوە ئەوی چالاکی گۆڕەپان و مەیدانی زانکۆکانی عێراق کە ئەنجام درا. پێشەوەی پێتان بڵێم کێ یەکەم بووە با ڕێوڕسمی ڕۆشنی تیپەکان و ئەو گروپە ببینین کە بە سرودی عێراقی بوو. چەبڕکەکان لە دوو ڕۆژە ئەنجام درا. کچانی زانکۆی سلێمانی توانیان نازناوی پاڵەوانی زانکۆکانی عێراق بەدەست بێنن. زانکۆی سەلام و زانکۆی ڕاست پاڵەوانتی گۆڕەپان و مەیدانی زانکۆکانی عێراق لە سلێمانی کۆتایی پێهات. کچانی زانکۆی سلێمانی پلەی یەکەمیان بەدەستهێنا و زانکۆی کەرکووکیش پلەی دووەمی زانکۆکانی عێراقیان بردەوە. کچانی زانکۆی سلێمانی دوای چێبڕکێکی زۆر بوون بە پاڵەوانی گۆڕەپان و مەیدانی زانکۆکانی عێراق کە لە شاری سلێمانی لە گۆڕەپانی وەرزشی کۆلێژی پەروەردەی دەستەی و زانستە وەرزشیەکان و بە سەرپەرشتی یەکێتی وەرزشی زانکۆکانی عێراق بۆ یەکەم جار پاڵەوانتی گۆڕەپان و مەیدانی زانکۆکانی عێراق بە بەشداری زانکۆکانی هەرێمی کوردستان پاڵەوانتەکە بەڕێوە چوو کە تیایدا 15 زانکۆ بەشدار بوون و ماوەی دوو ڕۆژی خایاند. سەرجەم یاریەکانی گۆڕەپان و مەیدانی تیادا ئەنجام درا. لیژنەیەکی شارەزا و بەتوانە سەرپەرشتی ڕێخستن و بەڕێوەچوونی چالاکیەکانیان دەکرد. بەشێکی پاڵەوانتەکە تایبەت بوو بە ڕێوڕۆشنی خوێندکارانی کوڕان و کچان کە بە جلوبەرگی کوردی ئاڵۆواڵاوە هێندەی تر جوانیان بە پاڵەوانتەکە بەخشی بوو. دوای دوو ڕۆژ لە ڕکابەری لە نێوان زانکۆ بەشداربووەکاندا تایدا لە زۆربەی یاریەکان ئاستێکی بەرزیان پێشکەش دەکردبەوەی ژمارەیەک لە خوێندکاران لە ڕیزی هەڵبژاردەی عێراقدا یاریان دەکرد. لە ڕکابەرێکی بەهێز لە نێوان تیپە بەشداربووەکان لیژنەی سەرپەرشتی یاریەکان ئەنجامەکانیان ڕاگەیاند. لە ئاستی کچان زانکۆی سلێمانی دوای کۆکردنەوەی 93 خاڵ پلەی یەکەمی زانکۆکانی عێراقیان بەدەستهێنا و زانکۆی کەرکووک بە 81 خاڵ پلەی دووەم و زانکۆی سۆران بوو بە خاوەنی پلەی سێم. لە ئاستی زانکۆکان بۆ کوڕان زانکۆی بەغداد بە 91 خاڵ بوو بە پاڵەوان و زانکۆی واسط بە 75 خاڵ پلەی دووەم و زانکۆی مووسڵ پلەی سێم و زانکۆی کوفەش بوو بە خاوەنی پلەی چوارم.